بۆیە لەگەڵ هاوکارم هێویدار شعبان کە شرۆڤەکاری ئابوووریە و هاوکارم هەواڵساز و ئامادەکاری هەواڵە ئابوووریەکانە و لەگەڵ بابەتەکەدا دەست و پەنجی نەرم بووە بۆیە بەیەکەوە گفتوگۆ لەسەرم بابەتاکەین و شارەزایەکانی ئەو دەبێتە هۆی ئەوەی کە ڕوونتر لەسەر بابەتەکە شارەزابی. هێویدار سڵاوت لەبێ بەخێر. زۆر سپاس هاژە خانم بژی. سپاس. هێویدار با بگەڕێینەوە بۆ ئەو سەردەمەی کە هەرێمی کوردستان لەکوێوە ئەم کێشانەی بۆ دروست کراوە و بۆ دروست بووە لە بنەڕەتەوە کە ئەبوو لەکوێوە دەستی پێ بکرێت تا ئەمڕۆ تا ئێستا بەردەوام نەبێت و بەختانەی کاتە پاسا و یاخودنی کاتە کێشەی بەردەوام لە بەردەم ناردنی مافەکانی هەرێمی کوردستان. بڵێ سپاس هاژە خان، سپاس بۆ ئەم دەرفەتە. بەڕاستی زۆر بەداخەوە کە بێت بەردەوام ئێمە گفتوگۆ لەبارەی نهاتن و نهاتنی موچۆ بکەین، بەردەوام گفتوگۆ لەبارەی ئەو بربەستانە بکەین کە عێراق بۆ هەرێمی کوردستانی دروست دەکات. بەردەوام پرسی موچە تێکەڵ بە لایەنگیری سیاسەکان دروست دەکات. ئێمە لە ڕابردووشە چەندین نووسرا و کۆنووسی جیاواز هەیە لەلایەن هەم لەلایەن دادگای فیدرالی هەم لایەن عێراقیەکانیشە بۆی کە موچە خۆران هیچ تاوانێکیان لەوێدا نییە کە ببنە قوربانی ململانە سیاسەکان. بەڵام بۆ گەڕانەوە بۆ سەبارەت بۆی کە ئێمە کێشە سیاسەکانی ئێمە لەکوێوە سەری هەڵداوە ئێمە سەرتا بێت لە دوو خاڵتێ بگەین. کێشەی موچە لە ڕاستیە بابەتەکە پەیوەندیدارە بە پرسی ئابووریەوە. بۆیە ئێمە ناتوانین بڵێن موچە پرسێکی سیاسیە، بەڵام دەتوانین بڵێن چارەسەرکردنی کێشەی موچە پرسێکی سیاسیە. واتە ئەو هەڵەتە گەشتانەی کە لە سەرتاوە ڕوویداوە دروست بووە تاوەکو ئەم ڕۆژۆک و گەشتوتە بنبەست هۆکارەکەی پێویستە بە مادە ئابووریەکانە، پێویستە بە مادە یاسایەکان و لە بودجەدا. بەڵام بەردەوام لە ڕێگەی ڕێکەوتنی سیاسیۆم کێشەیە چارەسەرکرێت و توانێت چارەسەری جیاوازی بۆ بدۆزێتەوە بە پێی مانگە جیاوازەکان دەکرێت مانگی دوومان یاخود سێ مانگ ئەو ڕێکەوتنانەی کە هەن. گرفتە داریەکان سەبارەت بە موچە بەڕاستی لە ساڵی 2014 بە چەند قۆناغێکی جیاواز دروست بووە، بەڵام ئەوەی کە ئیتر عێراق بە تەواوەتی جەختی لێ کردوێتەوە زۆر بەردەوام گرفتی لەسەر دروست کردو پەیوەندیدارە بە بودجەی 3 ساڵە. ئێمە ئەوە دەزانین کە بودجەی 3 ساڵە یاسای بودجە بۆ جۆرەیە کە بودجە دەبێت ساڵانە بێت. لە یەکێک تاوەکو سیوێکی 12 دەست پێ دەکات. ئاساییە وڵاتێک یاخود هەر بڵین بەپێی ڕێزبەندی یاساداریەکان ئاسایە وڵاتێک لە 1.5 بودجەی دروستکە یاخود بچێتە قۆناغی ساڵانەی بودجەوە تاوەکو 34 ئاسایە ساڵاداریەکەی تاوکات. بەڵام لە یاساداریەکانە بە هیچ جۆرە ئاسایی نییە وڵاتێک هەڵبستێ بە دروستکردن یاخود بە ئەژمێرسازی لە بودجەیەکی 3 ساڵیە و ئەوەی کە گرفتەکەی دروست کردو ئەمە لە هەندێک مادە هەیە لە بودجەی 3 ساڵەیە توانین بڵێن بودجەی سەرەتاکە لە ساڵ 2023ەوە جێبەجێ کراوچێتە بارەی جێبەجێکردنەوە. کۆمەڵێک مادە هەن زۆر بەڕوونی گرفت بۆ کەرتی موچە دروستەکەیان بڵێن بۆ کام مادانن کە ئێمە ئەو مادانەی کە هەمان لە مادەی 6 هەتاوەکو 9 بەردەوام گرفت بۆ پرسی موچە و موچەخۆران دروستەکات چکە بەردەوام شایستەداریەکان زیاد دەکات. جیاواز لەوەش هەر لەو مادانەیە هەرێمی کوردستان ئەو تەمیلانەی بکە بۆ هەرێمی کوردستان ئەکرێ وەکو تەمیلی ئیقلیمی دانەندرا وەکوی کە لە مادە دەستوریەکانە هەیە، بەڵکو وەکو محافەزات مامەڵەی لەگەڵ ئەم هەژمارە ئەم تەمیلانە کردو بۆ پارێزگە جیاوازەکان. بۆنە بە پێی مادەینەوە عێراق بۆی هەیە کۆی پارەی پارێزگەکانی خۆی دابین کە پاشان بچێتە سەرەوەی کە پارەی هەرێمی کوردستان بات بۆی چەند بیانوێکی جیاوازەوە. بەڵام بە ئەتوان بڵێن زۆر بە ناخۆشحاڵیەوە تەنها مادەی 1213مان هەیە وەرەوە مادەی 77مان هەیە، مادەی 112 مادەی 113 و 118مان هەیە لە یاسای بودجەی 3 ساڵەیە. مادەی 1213 گرفتێکی زۆری لەسەر دروست بوو لە ڕابردووە، بەڵام لە ماکانی ڕابردووە مادەی 12 کێشەیەکی تێدا بوو کە پەیوەست بۆ ڕێگەی جیمەوە. مادەی ئەلف و باو جیم پێویستە بە هەناردەی نەوت و کۆی گرفتە قەرزەکان کە لەسەر ئەکەونە پەیوەندیدارن بە کۆمپانیای نەوتەکان کە بەردەوام بڵین گفتوگۆی لەبارەوە کرێت. باشە لە دوای هەموارکردنەوەی ئەم مادەیەوە شتێکەیەوێت کە ئێمە لی تێبگەین لەگەڵ هەموارکردنەوەی مادەی 12 بڕگەی جیم کە عێراق خۆی دەنگی لەسەرداوە کۆی شایستی دارایی کۆمپانیای نەوتەکان ئەکەوێتە سەر حکوومەتی عێراق پەیوەندی بە حکوومەتی هەرێم نامێنێت چکە شایستەدارەکان لەو خاڵەتەیە پەیوەندە بە حکوومەتی عێراقەوە. بەڵام ئێستا عێراق دێت دووبارە دێت دەگەڕێتەوە بۆ مادەی 5 بە پشتبەستن بە یاسای کەرتی نەوت و پێشەسازی نەوت بە گرێبەستە نەوتەکانی ساڵی 2007 دەڵێت کە پەیوەندیدار نییە بە ئێمە و ئێمە ناتوانین پارەکانیان بین. ئەوە ژێکەکەلەوەی کێشانی کە بەردەوام بەستێتەوە بۆ موچە و لە کاتێکە ئێمە هەر بە جۆرەی بودجەی 3 ساڵە موچەی موچەخۆران بڵین هەروەها جگە لە موچەی موچەخۆران موچەی تەواوی موچەخۆرانی عێراقیش لە فەقەرەیەکی جیاوازادانراوە لە مادەی 100 تاوەکو مادەی 122 بە وردی قسەی لەسەر کرێت
پەیوەندیدارە بە تعویزاتی المۆزەفین تعویزاتی مۆزەفین بە هیچ جۆرە پەیوەندی نییە بە پشکی هەرێمی کوردستان یاخود هەر پشکێکی دیکە کە لە پارێزگەکانە هەیە باشە ئەم پشکە لە داهاتی نەوتی تەمیلەکرێت دواتە هەر بە جۆری ئەو مادانە کە عێراق خۆی دایناوە خۆی دەنگی لەسەردارە وەزیری دارایی خۆی دەنگی لەسەرداوە و خۆی ڕێخستە وەزارەتی دارایی پابند دەبێ پابند بێ بەرەوە بەگەڕانەوە بە مادەی هەفتا حوت دەبێ پابند بێ بۆی کە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین بکات بۆچ لەبەرەوەی کە موچەی موچەخۆران بابەتەکە پەیوەندی بە تعویزاتی مۆزەفینەوە هەیە لە دەرەوەی پشکی پارێزگەکان و هەرێمی کوردستانە عێراق ئەگەر هەر کێشەیەکی ملمالایەکی سیاسیە بێ دەتوانێت بودجەی پیشەسازی یاخود وەبەرهێنانی پارێزگەکان نەنێرێت بەڵام بە هەمان ئەو مادانی کە خۆی دای ڕەشۆتانە دەنگی لەسەرداوە بڕێ لەسەر کردو هەرە بە پێی مادەی هەفتا حوت بە هیچ جۆرە هیچ بیانویشی نییە بۆی کە موچە ببڕێ بەڵام لێرە و لەوێ بەردەوام عێراق زۆر جەخت لەسەر ئەو بابەتەیە کاتەوانێت یەشێک دیکەش تازەترین نووسراوی تەیفسامی بوو کە بینیمان کە زۆر بە وردی نووسراویشی داڕشتبووە بەڵام ئەتوانین بڵێن نووسراوەکە بە وردی دانراوە بەڵام زۆر بە وردیش پڕ بوو لە هەڵە یەکێک لەوانە بودجە لە عێراق لە هەرێمی کوردستان با بڵێن هەر بە شوازێکی گشتی پەیوەستە بە ئینفاقی فعلیەوە پێویستە بە خەرجی ڕاستەقینەوە ڕاستە بەڵام لە کاتێکە ئێمە هێشتا خەرجی ڕاستەقینەمان نیە تەیفسامی لە نووسراوەکەیدا ئاماژەی بە کۆتایی هێنانی کۆی گشتی خەرجەکانی هەرێمی کوردستان و شایستەداریەکانی کردووە لە کاتێک ئەمە لە سەرەتایی ساڵی 2025 ئایا تۆ بەبێ ئەوەی وەتا ئێسش خشتەکان نەنێردراوەش گرفتێکی دیگە تۆ لە حاڵەتێکە کە خشتەکانی بودجە لە پەرلەمان نییە شەرعێتی پێ نەدراوە ئەو بودجێ تۆ چۆن نەتوانی کۆتایی پێبێنی وەجگەلەوە کە تۆ بۆ ئەوەی لە خشتەکانی بودجە بتوانانی خەرجەکانی خۆت دیاریکەی تۆ ئەگەڕێتەوە بۆ سەر ئینفاق فعلی کاتێک کە تۆ لە سەرەتایی ساڵا ئینفاق فعلی کۆتایی ساڵ لێ دیارنێت چۆن کۆتایی بەم مادێ ئێنی چۆن کۆتایی بەم یاسایە باشە هێویدار ئێمە لە ماوەیەک پێش ئێستا پرۆگرامێکی تێر و تەسەلمان ئامادە کرد لەسەرەوەی کە هەر لەگەڵ هاوکارانی خۆمان وە لەگەڵ پسپۆڕان لە بوارەکە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی کورد لە بەغداوە هەروەها جگەلەوە کەسانی شارەزار لە ناو وەزارەتی دارایی وردەکاری تەواومان خستە ڕووکە بەغدا ئەمە پاساوەکانیەتی کەواتە ئەبوو کوردستان و ئەندام پەرلەمانەکانی ئێمە نوێنەرەکانی ئێمە چیان بکردایە پێشووتر کە نەکراوە بووی ئەمڕۆ ڕاستە بینین کە تەیفسامی نووسراوێک دەرەکە سەر لەبەری هەڵەیە سەر لەبەری خۆی قەناعەتی پێینیە گەر بێت و بە زۆر بە ویژدانەوە لی بڕوانێت کە لەوانەیە ببێتە جێ پرسیار کە چۆن وەزیرێک بەم شێوەیە معاملە بکە بەڵامەوە زانین کە سیاسیە یاخود با بڵێن کێشەی وەکو تۆش ئاماژە و پێکرد کێشەی بەدەر لە سیاسی کێشەی دیکەی هەیە وەکو دارایی و ئابوووریە کەواتە لەکوێوە ئەم کێشانە سەری هەڵدا ئایا ئێستا کاتیەوە ماوە چارەسەر بکرێت ئەنی نوێنەران نەتوانن ئەوە چارەسەر بکەن بەڵێ سەبارەت بە کێشەکان لە ڕاستیا ئەم کێشانە وەکو پێم وتی دابەشە بووم بەسەر چەند قۆناغێکە بەڵامیکە لە قۆناغەکان با بڵێن لە ساڵی 2010 کە دەست پێ کردووە سەرەتای کێشەکە گەڕێتەوە بۆی کە دەنگ لەسەر ئەوە درا کە بودجە واتە کۆی خەرجەکان بە هەرێمی کوردستانشەوە بۆ موچەش بکرێتە ئینفاق فعلی ئەمە سەرەتای کێشەکەی کەواتە وەکویەکێ لە چارەسەرەکان پێویستەکە موچە لە ئینفاق فعلی بچێتە دەرەوە بۆی کە بتوانن ڕێگە بگرن لەوەی کە هەر وەزارەتێک هەر کەسێک هەر لایەنێکی عێراقی بێت لە چوارچەوەی ئینفاقی فعلیان نووسراوێک دەرکا کۆتایی بە ئینفاقی فعلی تۆ بێنێت باشە من ئەلێرە ڕاتەگرم بەڵام بەردەوام ببین دواتر ئێستا بەیەکەوە لەگەڵ بینەران دیمەنی کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیران کانجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کۆبووە و سێ پرسی سەرەکی تاوە توێ کرد کۆبوونەوەکەش بە سەرۆکایەتی مەسرور بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و ئامادەبوونی قوبات تاڵبانی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێوە چوو لەم کۆبوونەوەیە کە بەڕێوە چوو تەوەری یەکەم هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بوو کە قسەیان لەسەر کرد و هەر بۆ ئەو مەبەستەش میوانداری نوێنەری کۆمپانیا بیانیەکان کرا لەباری کۆبوونەوەکان لە نێوان هەرێم و کۆمپانیەکان و بەغدا گفتوگۆ کرا و بربەست و ئاستەنگەکانی بەردەم هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان قسەی لەسەر کراوە تاوە توێ کراوە تەوەری دووەمیش کە لە کۆبوونەوەکەی ئەمڕۆ پەیوەست بوو بە پرسی موچەی هەرێمی کوردستان گفتوگۆکانی تایبەت بە ناردنی موچەی خەڵکی هەرێمی کوردستان بوو کە لەلایەن بەغداوە لە گفتوگۆی لەسەر کراوە لەو تۆرەیە شاندی هەرێمی کوردستان کە چەند ڕۆژێک لە بەغدا مابوونەوە ئەوان وردەکاری گفتوگۆکانیان خستە ڕوو باسییان کرد
و تەوەری سێمیش کە هەر ئەمڕۆ لە کۆبوونەوەکە ئەنجومەنی وەزیران قسەی لەسەر کرا خانەنشینی و دەسەبەری کۆمەڵایەتی کرێکاران بوو کە لەلایەن وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی راپۆرتێکی تایبەت بەو بابەتە خرایە ڕوو وەکۆی بیننەوە دیمەنی نوێی ئەمڕۆی کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیرانە کە ئێمە ئێستا باسیەوەکەین لەم دۆخەیەوە هێویدار بێمەوە لای تۆ ئێستا باسیەوەمان کرد کێشەکان لەکوێوە بوون چۆن هاتن چارە سەر چییە بۆ ئەم دۆخەی ئێستا لە ڕاستە یەکێ لەو گرفتانی کە بەردەوام عێراق ئەقۆزێتەوە بۆی کە بتوانێت دەست بەسەر قوتی خەڵکا بگرێت دەست بەسەر موچەیە بگرێت بۆی کە بەردەوام گرفت بۆ هەناردین و تێرەمی کوردستان دروستکە بۆ ناردنی موچە دروستکات یەکێ لەوانە بەڕاستی پێویستە نێرەرانی کورد لە بەختە هاودەنگ مل سەبارەت بۆی کە بە زۆر بە زووی بتوانن پرسی یاسای نەوت و گاز یەکلایی بکەنەوانێ کۆدەنگ بە لەسەری بتوان هەڵوێستی لەسەر وەربگرن ئەو پرسە بە کۆدەنگیە بێ هەموو لایەنەکانە بێ بەڵێ ئەو پرسە بە کۆدەنگیەکرێت کەواتە تا ئێستاش کوردستانیان باجی یەک دەنگ نەبوون ئەدەن وایە بەڵێ بێگومان هەل لە ڕابردوو شۆ توانین بڵێن بەش لە ساڵانی ڕابردوو شایەکی لەو گرفتانەی کە بۆتە هۆی دروستبوون بۆ قوتی خەڵکی بەڕاستی پەیوەندیدارە بە لایانی ئۆپۆزیسیۆنە بەڵام زۆر کێشەوان لەگەڵ بابەتیانی زۆر ینی پێویست ناکات تەرکیز ئێمە لایەنە ئابووری و لایەنە ئابوورەکەی بەڵێ پێویستی بە کۆدەنگی هەیە چکە لە ڕاستیە لە کۆی کۆدەنگی کە دروستە بێت لەم سەر ئەم پرسەکان بەرچاوڕوونترە بێت لە بابەتی یاسای نەوت و گازە کە ئێستا ئەیبینین ئێمە بەهۆی نەبوونی یاسای نەوت و گازەوە بەهۆی نەبوونی ڕێنمایەشی دروست لە یاسای نەوت و گازە ئێمە بەردەوام گرفتمان بۆ دروستە بێت وەکو پێشووتری شوتمان بۆی لە دوای هەموارکردنەوەی مادەی 12 گەربا تا ئێمە یاسای نەوت و گازمان هەبووە بێگومان عێراق ملزمە بوو پابەندە بوو بۆی دەبوو پابەند بێ بۆی کە 1 ملیار دلارەکە کە پەیوەندیدارە بە شایستەی کۆمپانیا نەوتەکانە ئەو بیدات چکە هەموارکردنەوەی ئەو مادە ڕاستەخۆ کێشەی خەرجەداریەکان ئەبەستێتەوە سەر عێراق باشم هەموارکردنەوەیە کە نەکراوە ئەشێت کی بکرێت لە ڕاستیا بۆ ئەوەی کە ئێمە بودجێ 3 ساڵەمان هەیە تا کۆتایی هاتنی بودجێ 3 ساڵە ئەم بابەتە ناتوانرێت گفتوگوی لەسەر بکرێت یەکێکی دیکەش لەو هەڵانەی کە ئەتوان بڵێن لە 2023 ئەنجام دراوە ئەوەی کە بە هیچ جۆرێک هیچ لایەنێکی کورد نابێت کۆدەنگ بێت لەسەر ئەوەی کە بودجێ 3 ساڵە دووبارە درێژ کرێتەوەوانێ ئەوەندەی کە من ئاگادارم ڕەنگە لە دوای هەڵبژاردنەکانی عێراق ئەم جارە بودجێکی 4 ساڵە بێت واتە بودجێ عێراق ئەزمموی نییە لە داڕشتنی بودجێ 3 ساڵی یاخود ئەوە نەیبوو لە 3 ساڵی و سەرکەوتوش نەبوو پێت وایە لە 4 ساڵێکە ئامانجی چییە بێ لە کاتێکاکە ئەزمموی نییە و سەرکەوتوش نابێت بەڕاستی عێراق ئەتوانین بڵین لە ئەزمون لە بودجێ ساڵانەش ئەزمموی نەوەکو 3 ساڵە بەڵام بابەتی ئەوەی کە بکرێتە سەر 4 ساڵە ئێمە بەردەوام ئەو گفتوگوۆیە ئەبێ بزانین کورد ڕاستە خاوەن دۆستە بەڵام خاوەن دۆستەکانی بێ هەڵوێستن و ڕاستە یەک ڕیزیەک بەدی ئەکرێت لە ناولایەنە شیعە و سونیەکان بەرامبەر بە کوردانێ پرسە بەڵام ئەم بابەتە درێژمەودا نییە و هەر کاتێک کە عێراق ئەگاتە پرسێک کە چارە نووسازە بۆی بەڕاستی پشت لە کورد دەکات و هەر کاتێک ئەگاتە پرسی هەڵبژاردن پرس لە کورد دەکات زۆر یعنی زۆر بە تەواتی پشت لە کورد دەکات بۆیە بودجێ 4 ساڵە کە عێراق بێ ئەم جارە بیکات ئەوەیە کە بە هەموو جۆرە لە جۆرەکان هەوڵ بدات کە لە ڕێگەی بودجێ 4 ساڵە بە تەواتی حکوومەتی هەرێمی کوردستان ناچارکە بۆی کە کۆی ئەو شایستەدارانی کە ئێستا هەیە وەکو حکوومەتێکی هەیەی خۆی پابەندە بە دابشکردنی موچەوە ئەو بکاتە سەر عێراق یەکێک لەو ئامانجانی کە لە بودجێ 3 ساڵی ئەمە بەدیمانە کرد بەردەوام یعنی شانی ئەو بکە بەردەوام قسەی لەسەر بکرێت و بەردەوام هەڵوێستی لەسەر بکرێت یەکێک لە بابەتەکان ئەوەیە کە ئامانجی بودجێ 3 ساڵە ڕادستکردنی داهاتی گومرگ نییە بەڵکو ڕادستکردنی دەواازەکانە بە عێراق ئەینا بۆ داهات ئەگەر ئەو کێشەی لەگەڵ داهاتەکەی هەبوو 100% داهاتەکەم بەرێ نەک 50%. بەڵام ئەو گرفتی لەگەڵەوە هەیە ئەو ئەوێت کۆی دەواازە سنووریەکان کاتەژێ ڕکیفی خۆی و کلۆی لە ماوەی ڕابردووشە چەندین گرفتی بۆ بازرگانانی بەڵام لە هەمان لە مووسڵ هیچ گرفتێک نەبوو بازرگانێکی زاخۆ ئیتوانی کێش بڵین مامەڵی هاوردەوە ناردەی خۆی بە ئاسایی لە مووسڵ ئەنجام بە بۆیە بودجێ 3 ساڵەیەکی لە ئامانجەکانی وەرگرتنی دەواازەکانە و یەکێکی دیکەس لە ئامانجەکانی ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان چۆن ئێستا لە فەقەڕەکانی بودجە چۆن لە راپۆرتەکانی وەزارەتی دارایی هەیە حکوومەتی ئیقلیم کوردستان نووسراوە ئەم تەمیلانە بگۆڕێت بە ئەربیل سلێمانی دۆک ئەوەی چکە لەو ئامانجانە ئەکرێت لە بودجێ 4 ساڵەیە ئەم ئامانجە پێکرد ئەگەر جارێکی دیکە لە ساڵی داهاتوە کۆ بڵێن پرسی بودجە بێتەوە پێشەوە کورد ئەوە لە بەرچاو نەگرێت کە لە سەرژمێری دەتوانێت
پشکی خۆی بۆ نزیک لە 115 بەرز کاتوانێ و دەنگیش لەسەر درێژکردنەوەی بودجە بدات بەڕاستی و گرفتێکی زۆر قورس دێتە بەردەم هەرێمی کوردستان لە چارەسکردنی ئەو پرسا کە ئیتر دەواازەیەکی ئەوتۆ نامێنێتوانێت بۆ هەرێمی کوردستان جگە لە چەند بابەتە کە پێویستەکات و دەستبارداری هەنێشت بی بۆ هەندێک لەو ڕێکەوتنە سیاسانەکان کە ئێستش بەردەوام عێراق داوای ئەو بابەتانەکات یەکی شلوانە دەواازە سنووریەکانە. زۆر سپاس هێویدار شعبان هاوکارمان لە دیسکی ئابووری ئامادەکاری هەواڵ لەگەڵ مابوو سپاس بۆ تۆ سپاس بۆ وردەکاری زانیاریانە.